ئەی ڕووناکی ژینم بە نووری تۆیە گەر من ببینم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار کە ئەو پلانەی لە ئەو سێ مانگەی دامان نابوو ئێمە ئەوڕۆ بە ئامانج گەیشتین کە ئەویش فێرکردنی کۆمەڵی قوتابی بوو بەو مەنهەجەی کە سەنتەر داینابوو دەستگای نووری حیکمە لە سەرتاسەری کوردستان کۆمەڵە مەنهەجێکی گشتگیری دانایە وەکو کانیاوی ڕەوان کە پیتەکانی قورئان لەخۆ ئەگرێت و پەروەردە و ڕێنوێنی کە کۆمەڵێک ئادابی ئیسلامی لەخۆ ئەگرێت و قورئانی پیرۆزیش کە بابەتە سەرەکیەکەیە لە دەستگای نووری حیکمە. ئێمە بە بەشداری 220 قوتابی و 17 مامۆستا و 4 سەرپەرشت ئەمڕۆ خولەکەمان بە کۆتا گەیاند. سوپاس و ستایش بە خوای پەروەردگار کە ئێمەی سەرقاڵ کردووە بەوە. طبعا ئێم لێرەوە ئەمەوێ دەستخۆشی خۆم بۆ مامۆستا بەڕێزەکان بکەم کە بەحەقەت جێی دەستخۆشی بوون کە لە ماوەی 3 مانگ بێ مقابل بێ ئەوەی کە مەسلحەتێکی دنیاییان تێدا بیت و بڕە پارەیەکی وەربگرن خۆبەخشانە هاتوون و دەرسیان بە قوتابیەکانیان گۆتتەوە. وەلایەنێکی دیش کە ئەو دەستە خێریانەیە کە هاوکارمان بوون کە ویان کردووە ئێمە هەبین و بوەستین یارمەتی ئەو دەستگایاندایە. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سپاسی هەمولایەکەکەم سپاسی جەنابیشتانەکەین. بێگومان گرنگی ئەو خولانە لەوەدا لەو سەردەمەیکەوە میدیاکان بە تەواوەتی ژیانی زۆربەی مرۆڤەکانیان داگیر کردیە. لێرە ئێمە خەریکی پەروەردەکردنی منداڵە چاوگەشەکان بووین. یەکێک لە بابەتەکانمان پەروەردە و ڕێنوێنی بوو کە زۆربەی بابەتەکانی تایبەت بەو تەمەنەی لە خۆ گرتە بوو. طبعا منداڵە چاوگەشەکان لە ڕۆژگاری ئەو ڕۆدا ئەگەر مامۆستایەکیان نەبی میدیاکان ئەکەنە مامۆستای خۆیان. خۆشەویستینێ و دڵ و دەروون خۆشەویستینێ و دڵ و دەروون لە ڕێگەی کەناڵی پێم حەز دەکەم بە مناڵەکان نەوجوانان بڵێم بێنە دەستگای نووری حیکمە و فێرە ئاداب و گەلێک ڕەوشت و قورئان و گەلێک شتی دیکە بن. بەڕاستی گەلێک باشترە نەک لە کۆڵان دابنیشیت و بەبێ هیچ وڵی زۆر باشتر بوو لە پشتەکانی دیکەکە لێرانە لەگەڵ ئەو هاوڕێیانە لەگەڵ مامۆستاکان لە قورئان بەسەرم بردووە کە زۆر خۆش بوو فێرە قورئان بووم و ئێستانەکە نیوت هەندێک جزئشم لەبەر تا سوورەتی قارعە ئێستاش بێ هەڵەش دەتوانم بیخوێنمە. بەڕاستی ئاهاوینێکی زۆر خۆشم لەگەڵ بەسەر برد زۆر ڕام لێ بوون من بوو مەخڵی بردام چونکە لەبەر ئەوەی حەزم کرد هەتایە هەر مامۆستانە بمێنەوە. ئێستانەکەش کورتەیەک لە ژیانی پێغەمبەر سەرەتا بە ناوی خوای بەخشندەی میهرەبان من ئەمڕۆ لەسەر ژیاننامەی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم بەسەکەم. پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم ناوی محەممەدە باوکی ناوی عەبدوڵڵایە دایکی ناوی عایشەیە. لە تەمەنی هێش لە دایک نەبوو بوو باوکی کۆچی دوایی کرد. لە تەمەنی 6 ساڵیدا دایکیشی کۆچی دوایی کرد. لەلایەن دوو خاتوونی بەڕێزەوە شیری پێدراوە خاتو سبەیە و خاتو عەلیمە و لە تەمەنی 8 ساڵیدا چۆتە لای باپیری لە تەمەنی 8 ساڵدا کۆچی دوایی کردووە. لە تەمەنی 12 ساڵیدا چۆتە لای مامی گەشتی کردووە بەرەو شام و لە کاری بازرگانی کردووە و لە 25 ساڵیەوە ژیانی هاوسەرگیری لەگەڵ خاتوون خەدیجە پێکهێناوە. سەرەتا بە ناوی خودای گەورە میهرەبان بەخێرهاتنی کەناڵەکەتان دەکەین دەستخۆشی لە دەستگای نووری حیکمە دەکەی کە بۆ مایە و 3 مانگە ئێمە پەروەردە کردووە و شتی زۆر باشی لێ فێر بووم و دەستخۆشی لە مامۆستایەکان دەکەم و ئێرە شوێنێکی نمونەیە و زۆر سپاسی بەڕێوەبەری ئێرە ئەەکەم کە دەستگایەکی وای کردوێتەوە دەستگای فێربوونی قورئان و چەند شتێکی جوان و سود بەخش. نمونە ئەوەیە کە لە کتێبی پەروەردە ڕێنوێنی کە باسی ژیاننامەی پێغەمبەرەکە و زۆر سەرنجڕاکێشەم شتێکی زۆر باش بوو کە ئێمە هەموومان لێرە وەکو خوشکێکی یەکسەری ئەو شتەمان باس کردووە. یاسای ژیانم دەستوری بوونم خۆشەویستینێ و دڵ و دەروون خۆشەویستینێ
شفای تۆ بۆ ئاهی سەردم ئارامی گیانم تیماری دەردم تاقە شفای تۆ بۆ ئاهی سەردم قورئانەکەم ئەی چراکەی دینم زۆر سپاس دەستگای نوری حکمەکەن کە فێرمی کرد قورئان جوانتر بزان و فێری پەروەردە ڕێنی بن سپاسی هەموو مامۆستاکان دەکەم. والله ئەمن هاتیمە ئەو دەستگای قورئانی پیرۆز فێر بوومە بە تەواوی یعنی هیوادارم بتوانم هەموو قۆناغەکانی تێ بپەڕین و قورئانی پیرۆزیش لەبەرکەم. والله سوورەتەکانی لە جوع عەمەی هەتا سوورەتی قاریعە هەمووم لەبەرە بێ هەڵا یعنی هەندێک سوورەتی دیکەشم لەبەرە بێجگەلەوان. والله پشوی هاوین ببینە سەر بەوەی کە قورئانی پیرۆز لەبەر بکەین یان قورئانی پیرۆز بخوێنین سوودی بۆ ئێمە زیاترە نەک لە کۆڵانەکان بین بۆ ئەمە سوودی زیاترە قورئانی پیرۆز بخوێنین و ڕەوشت و ڕەفتارەکانی پێغەمبەری عەزیز صلی الله علیه وسلم دووبارە بکەینەوە. من قوتابی بەهرەییم سەرەتا دەمەوێت سوپاس خوا بکەم کەوای کرد ئەو مامۆستا بەڕێزانە ئێرە بناسم بەڕاستی ستافی ئەم سەنتەرە لەگەڵ قوتابی زۆر باش بووم سوودی زۆرم لێرە بینی. من دەمە بە هەموو قوتابیان بڵێم کە بمێنەوە بۆ خۆڵی زستانەش چونکە زەرەر ناکەن دەستخۆشیم بۆ مامۆستاکان بە هیوای بەردەوام بوون. هنا